Ich bin 41 Jahre alt, komme aus Essen und bin hier auf dem Weihnachtsmarkt, aber mehr um mich hier mit Freunden zu treffen. Aber Weihnachten selber ist halt ganz ruhig und mit Familie und dann gehen wir abends in die Christmette, danach wird gegessen und dann gibt es Bescherung und das ist eigentlich immer ganz schön. بەبوونەی ڤایناختن ئێمە هاتوونەتە دەرەوە و لە هەموو سەرجادەکان و سەرشەقامەکانی شار کللتورەکانیان دانراوە و ئێمەش هاتوین جەوێکی خۆش لەگە ئەم کللتورە ببینە سەر لە ڕۆژی ڤایناختندا زیاتر شیرنی پێشکەشەکرێت لە سەرجادەکان هەروەها دیاری چنین و ئیکاری دەستی زیاتر بۆ یەکتر ئەکرن بۆ دیاری. ئێستا کە هاتین بۆ ڕسمگرتن و لە پاییزاندا لە کانیماران تافگەکە بە جوانترین شێوە دیمەنی خۆی پیشان دەدا و تەقیوە. ئیتر ئێمەش لە شاری سۆران هاتوین بۆ وێنەگرتن بۆ ئەم تافگەیە. ئێرە شوێنێکی گەشتیاریە بێگومان خەڵک بابێ ڕوولێرە بکە جوانترین دیمەنی هەیە. بەخۆشە لا علی بگجەیەکە گەشتیاریە ئەمەش ئەوڕۆ هاتن ئەوڕۆ لە ڕسمە گرتم ئەوڕۆ لە هەولێر هاتمەوە گوتن ئاوی بڕێک زۆر بۆ ئەمە هاتن جێکە زۆر خۆشە و خاوینشە. کەسانن شارەزا و بسپور بیا بە پەروەردەیدا وەکو سەرپەرشتیارن بسپوری سەرپەرشتیارن پەروەردەیی ڕێبەبەرن قوتابخانە مامۆستا قوتابی سەمیان قوتابیە ئەوە هەمی پێک بەردەی کارکەن وەکو گرۆپ وەکو تیمین جودا جودا لێگەریانێک ئەگەرن هۆکار و ئەگەرن بنە ئەگەری هەندێ ڕێژن دەرچوونێ ئەزمونێن پیشتیل پارێزگاها دوو کە کاچە ئەگەر هەنە ئەفرەشە تێتە خارێن گلیلن چارەسەری و چارەسەری بوان ئەگەر بەهدە دیدا کول الپاشا ڕۆژێکان نزیک هەم ڕێبەریە گشتێ پەروەردە پارێزگاها دوو کە هەمژی وەزارەتە پەروەردەی حکومەتە هەرێما کوردستانê کار سەر بکات دا ساڵم بهێن ساڵ بۆ ساڵێ باشتر بچیت و ئاستێ ڕێژێن دەرچوونێ پارێزگاها دوو کە بەرە بلندتر بچن. زوريا جرينجا أفور شو بتهبينا كرن يعني أمد بيجين يو درينجا ونيا وعبية طيب بشتي أقدر أنجمك بدمو هيك إذا كتير زوريا جرينجا بروردا جالك لو أنا قطبينا پرتوکویا و مستویا أو بنات أو تبتخينة تجبر هندي وقت ما كموسيها بتن إكجوان هالشان دار زوريا جرينجا أفهمي لو أنا تكون وبنبا ده همي جو خوب دنا إكودو ودفي ورشو بيدا از بينم همي لو أنا تكون منو كارك جالك باشه.